کۆتا تەوەری بەرنامە گفتوگۆ دەکەین هەڵبەتە لە کۆتا تەوەردا باسی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ وڵاتی ئیسپانیا و پورتوگال دەکەین هەڵبەتە با بڵێن پەیوەندی دیپلۆماسیەکان لە سەرانسەری جیهاندا کاریگەری دەبێت لە با بڵێن جێبەجێکرد یاخود ڕێککەوتنی هەندێک پرۆژەی یاخود با بڵێن بابەتی سیاسی و هاوکاتیش پرۆژەی استراتیژی لایەنە جیاوازەکاندا جا لەم تەوەردا بە دیاریکراوی باس لە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم دەکەین لەگەڵ وڵاتی ئیسپانیا پەیوەندیەکانیان بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکدایە هەم لە ڕووی سیاسیەوە پەیوەندیەکانیان تا چەندە هەنگاوی بەرەوپێشی ناوە و هاوکات لە ڕۆکانی دیکەوەکو پرۆژەی ئابووری یاخود پرۆژەی کشتتوکاڵی هەر بابەتێکی دیکە و خزمەتکردنی گەنجان هەنگاوەکان بەکوێ گەیشتوە تایبەت بەم بابەتە داڕوان حاجی حەمید نوێنەری حکوومەتی هەرێم لە وڵاتی ئیسپانیا و پورتوگال لە ستۆری بەیانی کورسار نیوز میوانە کاک داڕوان سپاس بۆ ئامادەبوونی بارستان بەخێرات زۆر بەخێر بێ کاک داڕوان سپاس بۆ ئێوە میهرەبان خان سپاس بۆ تۆ چاوان خان سپاس بەخێر بێ دەپرسم لێستادا پەیوەندیەکان لە چه ئاستێکدا پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئیسپانیا لە ئاستێکی مامناوەندایە بۆ لە ئاستێکی مامناوەندایە لە بەروی وڵاتی ئیسپانیا زیاتر تەرکیزی لەسەر وڵاتانی ئەمریکای لاتینە وڵاتێکی فرانکۆفۆنیا ئینگلۆفۆن نەبووە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی پەیوەندیەکی باشە بەس بۆکو ئەو پەیوەندیانی نێوان هەرێمی کوردستان و بەریتانیا هەرێمی کوردستان و ئەمریکا هەرێمی کوردستان و ئەڵمانیا هەرێمی کوردستان و سوید وەکو ئەو پەیوەندیانە و بەدەر لەوەش ڕەوەندی کوردی لەوێ نابینرێت بەڵام لەگەڵ ئەوەشا نوێنەراتی حکوومەت کە لە ساڵی 2010 دروست بووە تا ئەمڕۆ چەندین کاری باشی کردووە و خۆشم ماوەی 3 مانگە دەست بەکار بووم تەواوکەری کارەکانی ڕابردووی نوێنەراتی حکوومەت دەبم و ئێستا پەیوەندیەکان وردە وردە خستومانەوە سەر خۆی بە چەند خۆناغێک لە ئاڵوگۆڕی نێوان وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکانی ئیسپانیا دەستە خوشکی شارەکان و لەگەڵ ڕێکخراوە و مؤسسەسە حکوومیەکان دەستمان بە ئیشەکان کردووەتەوە و بۆ ئەوی پەیوەندیەکان هەنگاو بە هەنگاو بخینەوە سەر ڕێچکەی خۆش. بەڵێ هەرپێشچوونی پەیوەندیەکانی هەرێم و ئیسپانیا تا چەندێک کاریگەری ئێستا هەرێمی کوردستان دەبێت لە ڕووی ئابووری و لە ڕووی دیپلۆماسی و پێ دوای ئەم بەرەوپێشچوونە هەنگاو کاریگەری باشی لەسەر هەرێم جێڵێت خۆی وڵاتی ئیسپانیا یەکێکە لە وڵاتە پیشەسازیە بەناوبانگەکان لە ڕووی بازرگانی و پیشەسازیەوەنەوە یەکێکە لە بەناوترین وڵاتەکان و پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر هەر وڵاتێک باش بێ ئەوە کاریگەریکی باش بەجێڵێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی کەرتی کشتتوکاڵەوە لە ڕووی وەرشەوە لە ڕووی کولتورەوە لە هەموو ڕۆکانەوە هەنگاوێکی ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی هەنگاوێکی باش و کاریگەریەکی باش بۆ هەرێمی کوردستان بەجێڵێ بەتایبەتی لەم قۆناغەیە کە هەرێمی کوردستان و عێراق بە بارەدۆخێکی ئابووری سەخدا تێپەڕێ بۆیە هێنانی هەر کۆمپانیایەک بۆ هەرێمی کوردستان و هێنانی هەر فەندێک بۆ هەرێمی کوردستان ئەبێتە هۆی بژانەوەی ئەو نانی کەرتی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمەش ئەگەر پەیوەندیەکان باش من بە دڵنیاییەوە هەموو قۆناغەکان ئەبنەهۆی باشبوونی با بڵین کاریگەریی باش بۆ بەڵێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان باشە کاک داڕوان باسەوە کرد کە لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و ئیسپانیا با بڵین بە جۆرێک لە جۆرەکان لە هەنگاوی سەرەتایە بە هۆکارەوەی کە بەڕێزتان 3 مانگ دەست بەکاربوون هەوڵ دەدەم پەیوەندیەکان چڕ بکرێتەوە باشترین ڕێگە بۆ ئەوەی پەیوەندیەکان بێتە پەیوەندیەکی تۆکمە پێویستە هەنگاوەکان چی بێت خۆی پێویستە لە وەزارەتەکانەوە هەنگاو بنین لە 3 مانگی ڕابردوو کە ئێمە دەست بەکار بووین پلانمانداناوە ئەو وەزارەتانەی کە گرنگە لە حکوومەتی هەرێمی کوردستان و کاریگەریکی باش بەجێڵێ و گەشە بە ئابووری ئايات ئێمە یانی تەرکیزمان خستۆتە سەر ئەوە کەرتی کشتتوکاڵ ئەمڕۆ بۆتە سەرچاوی داهات بۆ هەموو حکوومەتێک و بۆتە بژانەوەی داهات بۆ کۆمەلگا و گرنگیکی زۆری پێدرێت وڵاتی ئیسپانیا بەهێزترین وڵاتە لە بواری کەرتی کشتتوکاڵ کە جگەلەوەی بە بەرومە کشتتوکاڵەکانی داهاتی ناوخۆ پڕکاتەوە و هەناردەی تەواوی بەرومە کشتتوکاڵەکانێکە بۆ تەواوی ئەوروپا ینی ئەزمونێکی زۆری هەیە حکوومەتی هەرێمی کوردستانیش گەشەیەکی زۆریاوە بەم بوارە بۆیە لە مانگی ڕابردوو بەڕێز وەزیری کشتتوکاڵ حکوومەتی هەرێمی کوردستانمان بانگشتی ئیسپانیا کرد کە بەڕێزیان خۆیان لەگەڵ وەفدێکی باڵا هاتبوون بەشداری پێشنگایەکی گەورەیان کرد و لەگەڵ دەستگای معنی لەوێ دانیشتن بۆ ئەوەی سوود لە ئەزمموی و ئەجیزەکانی حکوومەتی ئیسپانیا وەربگرن بۆ ئەوەی گەشە بە کەرتی کشتتوکاڵ بگرێت هەر لەو دانیشتنایە و هاتنی بەڕێزیان وای کرد کە فەندێکی گرنگ وەرگیرا بۆ ئەوەی هاوکاری وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت کە ئەمە ئەبێتە هۆی ڕەخساندنی چەندین هەریکار بژانەوەی گەشە بە کەرتی کشتتوکاڵەیە ئەمە لە بواری کشتتوکاڵ لە بواری بازرگانی و پیشەسازی
وەزیری بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانمان بانگشتی وڵاتی ئیسپانیا کرد کە بەڕێزیشان لەوێ ئامادە بوون چەند هانی کۆمپانیەکانیە کە کار ئاسانیەکی زۆر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا بیانەکانیەکە کە بێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی وەبەرهێنان بکەن وهێنانی هەر کۆمپانیایەک ئەبێتە هۆی دروستبوونی هەلی کار هەر کۆمپانیایەکی بیانی بێتە ئێرە پێویستی بە کارمەند هەیە پێویستی بە کارمەندێکی زۆر هەیە بۆ ئەوەی ئیشکارەکانی بکات گەشە بە بژانەوەیە ئەمە لەم دووبارە دەستەخوشی شارەکان هەیە خۆی دەستەخوشیمان دروست کردو هەنگاومان ناوە بۆ دەستەخوشی نێوان شاری هەڵەبجە و شاری جرنیکا زۆر لای بینەران دەستەخوشکی تا ئێستا هینە ینی وەکوڵێ ئەم دەستەخوشیە چی بە هینەگەێنێت چ سوودێکی هەیە بۆ کۆمەلگا بۆ حکوومەتی هەرێم بۆ خەڵکەکەی بۆ ئابوووریەکەی خۆی چەمکی دەستەخوشی لە دوای جەنگی جیهانی دووەم دامەزرا لە ڕووی سایکۆلۆژیەوە کاتێک شەڕی ناوخۆ بوو لە نێوان ئەڵمانیا و فەڕەنسا زیاتر گەشەی پێدرا دەستەخوشی سوودەکەی ئەوەیە کاتێک دوو شار ئەبنە دەستەخوشک با بڵین کۆمپانیەکانی هەردوو شار زانکۆکانی هەردوو شار و کولتوری هەردوو شار ئاڵوگۆڵ ئەکرێن تەنانەت لەو شارانەی کە دەستەخوشیان هەیە لە وڵاتانی ئیسپانیا یا لە وڵاتانی ئەوروپا ئەو کەسانی ئەو هاوڵاتیانی ئەو شارە کاتێک ئەزانن شارەکانیان دەستەخوشکن لەگەڵ کێ ئەچن سەردانی ئەو شارانەکەن لە ڕووی سیاحەوە کە دەستەخوشی شارەکەی خۆیان دەستەخوشکەسە چ بنەمایەک هەڵەبجە لە کاک دارەوە بنە بۆ هەڵەبجەرەوە هەرێمی کوردستانە هەڵەبجە مێژوویەکی ناخۆشی هەیە بە بۆنێکی میاباران و بە بۆنەی ئەو مێژووە تاڵێکە هەیەی جرنیکاش بە هەمان شێوە هاوازار یەکترن ئەبێت دوو شار لە یەک پشتنیانی زیاتر عینەکانیان هەڵکەوتی جوگرافیان هەڵکەوتی سنووریان یا کوردانێکی زۆر لەوێ بن ئەمە وا ئاکات کە دەستەخوشکی لەو شوێنانە دروست بکرێت باشە کاک داڕەوان هەڵبەتە با بڵین کاتێک کە نوێنەری حکومت لە هەر وڵاتێک دەبێت جگەلەوەی کە لە ڕووی ئابووری لە ڕووی با بڵین بازرگانی لە ڕووی گەشت و گوزار و چەند هەنگاوێکی دیکە کاریگەری دەبێت خزمەتکردنە بە هەندێک بابەت بە تایبەتی کە پێویستی وڵاتەکەی خۆت بێت لەو ڕوانەیە خودگرنگترین بابەت کە بۆ هەرێمی کوردستان پێویستە خزمەت کرێت و لە ڕێگەی وڵاتی ئیسپانیاوە ئەم دەستی هاوکاریە بکات چییە بە تایبەتتر ئەگەر هەنگاوەکە بۆ چینی گەنجان بێت بۆچینی گەنجان ئەگەر ئێمە ینی هەنگاومان ناوە بۆی بتوانین زمانە بۆ خوێندکاران وەرگین ینی هەنگاومان ناو نەچوتە بواری جێبەجێکردنەوە هەنێک زانکۆ هەیە لە بواری ئیراسموس ئێستا زانکۆی سلێمانی و زانکۆی کۆیە جێگیرکراون لە بەرنامەی ئیراسموس کە چەند خوێندکارێکیان ساڵانە هێنە زانکۆکانی ئیسپانیا ئەوە لە بواری خوێندن لە بواری تەندروستی ئیسپانیا دابش بۆ بەسەر حەڤە هەرێم نوێنەرایەتی حکوومەت جگەلەوەی لەگەڵ حکوومەتی ئیسپانیا ینی مامەڵەی ڕاستەخۆی لەگەڵ ئەوانە هەیە لەگەڵ هەر سەردانی هەر حەڤە هەرێمەکەشەکە کاروبار لەگەڵ هەر حەڤە هەرێمەکەی هەرێمی باڵی وڵاتی ئیسپانیاکە یەکێک لەو هەرێمانە بۆ نمونە هەرێمی کەتەلۆنیایە چەندین جار هاوکاری باڵین لە بواری تەندروستی گەیانەوە بە حکوومەتی هەرێمی بە هەرێمی کوردستان و ئێستا ئێمە لە ینی بەرنامێک مناندانە وەکو نوێنەتی حکوومەت کە هاوکاری ئەو مناڵە نەخۆشانە بکەین کە دڵیان با بڵین نەخۆشی دڵیان هەیە دڵیان کونی تێدایە مناڵەکان پێویستیان بە چارەسەری خێرا هەیە و حکوومەتی ئیسپانی با بڵین یەکێک لە هەرێمەکانی دوو هەرێم ئەم مناڵانە ئێنێتە دەرەوە بۆ چارەسەر بەبێ بەرامبەر بەبێ هیچ ئەستۆیەکی مادی بکرێتە سەر ئەو خانەوادانە ئەمە لە بواری تەندروستی لە بواری کشتتوکاڵ و بازرگانیوانە ئاماژەم پێ لە بواری خوێندن بە هەمان شێوە خۆتان نەزانن وەرزش لە ئیسپانیا کولتور لە وڵاتە ینی نریتێکە هەموو جیهان سەردانیەکە لەو بوارەشە هەنگاومان ناوە بۆ ئەوەی بتوانین دوو فێرگا یاخود ڕیال مەدرید بێ یاخود ئەتلتیکۆ مەدرید بێ بینە هەرێمی کوردستان جێگیریان بکەین لە ڕێگەی ئەو فێرگانەوە مناڵانی بەهرەمەند کە توانایان هەیە دروست بکرێن هەڵببژێرن بە ئەوی سەردانی ئەو وڵاتە بکەن بەڵام ئەمە هەمووی پێویستی بەکاتە وەکو پێم وتن من 3 مانگە دەست بەکار بووم قۆناغ بە قۆناغ ئەمانە ئەچنە بواری جێبەجێکردن و کارمان لەسەر کردەوە بەدەلەوەش بانگشتی ئەو دوو وەزیرەی پێشوو کە باسم کرد بانگشتی چەند بەرنامەمانداناوە بۆ مانگی داهاتوو وەستێ مانگی داهاتوو بانگشتی چەند وەزیرێکی بەڕێزی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بۆ ئەوەی سەردانی ئەو وڵاتە بکەن و پەیوەندیەکان وەزارەت بە وەزارەت بخینەوە سەر پێی خۆی و بۆی هەنگاو بنین بۆ ئامادەکاری بکەین بۆ هێنانی وەفدێکی باڵا ئامادەبوونی جێگەی سەرۆکوەزیران بێ و دواتریش سەرۆکوەزیران بێت تا سەرۆکی هەرێم ئەوانە پێویستی بە کاتەیە بۆ ئەوەی ئەو قۆناغانە ببڕین. بەڵێ کاک داران باس لە یارمەتی حکوومەتی ئیسپانیا کرد بۆ هەرێمی کوردستانە بواری پیشەسازی و تایبەتی کشتتوکاڵدا
برتانەوە کوردەوە کە ئیسپانیا ناوەندێک بێ بۆ ساغکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان هیچ جاواکاری خواستێک لەسەر بەرهەمی ناوخۆی هەرێم هەیە خۆی وەکو ئاماژەم پێکرد وڵاتی ئیسپانیا خۆی یەکێکە لە وڵاتانەی جگە لەوەی داهاتی هەناردەی وڵاتەکەی خۆی پڕکاتەوە هەناردەی تەواوی بەروبوومە کوشتتوکاڵەکانێکە بۆ تەواوی وڵاتانی ئەوروپا لەبەری وڵاتەکە زۆر بەهێزە وڵاتەکانی کە پێویستیان بە بەروبوومەکانی هەرێمی کوردستانەوە ئەبێت پێچوانەوەتە لەوێ بۆ هەرێمی کوردستانی بنێرن ئەگەر هەرێمی کوردستان پێویستی بە مەسەن بەروبوومێک بە دڵنیایەوە ئیسپانیاژەکە پێویستی پێ بێت بە دڵنیایەوە دەکرێت بەڵام بۆ نمونە هەنار ئیسپانیا خۆی هەنار هاورداکە ئیسپانیا هەناردەی هەنارەکە بۆ نمونە هەرێمی کوردستانیش هەناردەکە ئێستا بجگەلەوەی بەروبوومەکانی خۆی پڕکاتەوە بۆ بەریتانیا مەسەڵەن خیار ئیسپانیا هەناردەی هەموو ئەڵمانیاکات ئەڵمانیەکان خیار و تەماتەوانە زیاتر لە ئیسپانیەکان دەکرێت فەڕەنساش بەشێکی زۆر ینی جگەلەوەی خۆی بەروبوومی خۆی هەیە بەڵام بەشێکی هەر هینی ئیسپانیای هەیە بۆیە لە بواری کشتتوکاڵ بەهێزترین ئەتوان بڵێم یەکێک لە بەهێزترین وڵاتەکانی ئەوروپا جگەلەوەی هەناردەی بەروبوومی خۆی پڕکاتەوە هەناردەی تەواوی وڵاتانی ئەوروپاکە بەڵام ئەکید ئەگەر هەرێمی کوردستان لە هەنێک بوار پێویستی پێ ببوون و ئێستا من ینی ئەبینم خۆشبەختانە جگەلەوەی بەروبوومی با بڵێن هەنار و ئەوانە برنجی ئێمە وردە وردەوە هەنگاوەنین برنج هەناردە ئەەکەین بۆ هەنێک وڵات ئەکرێت لەو بوارەیە بۆ نمونە لە هەنێک بوار ئەگەر ئیسپانیا پێویستی پێ ئێمە کار ئاسانیەکەین بۆ ئەوەی بەروبوومەکان هەناردەی ئەو وڵاتە بکرێت ساغ بکرێنەوە لەو بواری کە پێویستەکە باشە کاکداران بابەتێکی دیکە خزمەتکردن بوو بە گواستنەوەی گشتی و ڕێگەوبانەکان هەڵبەتە ئەوەی ئاگادارین کە حکومەتی هەرێمی کوردستان وا بڕیار بوو کە هێڵی شەمەندەفەر دامەزێنێت ئەم بابەتە پێما بێگەیشتوتەوە کۆمپانیایەکی ئیسپانی ئەم بابەتە چۆن کاری لەسەر دەکرێت وڵات سپاس بۆ پرسیارە طبعا ئەوە سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە و وەزارەتی ئاوادانکردنەوە پلانی بۆ داناوە چەندین ساڵ یاداشتێکی تێگەشتنی لەگەڵ دۆشەبانی ئەڵبانی هەیە کۆمپانیایەکی بەناوبانگە و کۆمپانیایەکی چەند کۆمپانیایەکی ئیسپانیش هاتوونەتە پێشەوە بۆ ئەوی لەو بارەیە ینی پرۆپۆزەلی خۆیان پێشکەش بکەن بەڵام هەر شتێ بکرێت لەو بوارەیە ئێمە تەنها کار ئاسانیەکەین دەینێرین بۆ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە فەرمانگەی پەیوەندەکان دێنێتەوە بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە بە هەمانجێ بێ لە ماوەکانی ڕابردوو من لەگەڵ ڕاوێژکاری وەزارەتی ئاوادانکردنەوە قسەم کرد و دواتریش لەم دوو هەفتەی ڕابردوو لەگەڵ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە گفتوگۆمان کردووە بۆ ئەوەی چی باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە جێبەجێ بکرێت کۆمپانیای کۆنسڵ ترانس کە یەکێکە لە کۆمپانیا بەناوبانگەکان من لەگەڵ بەڕێوەری کۆمپانیاکە دانیشتم کە پێشتر وەزیر بووە لە حکوومەتی ئیسپانی ساڵانی ڕابردوو ئەم کۆمپانیایەکی زەبەلاحە لە بواری هێڵی شەمەندەفەر و چەند بوارێککە ئیشەکە و ئامادەیان دەربڕیوە وەکو ئامادەی کە هێڵی شەمەندەفەرەکە با بڵێن هێڵی شەمەندەفەر دروست بکەن بەبێ ئەوەی تێچوەکەی بکرێتە ئەستۆی حکوومەتی هەرێم لە قازانجی پرۆژەکە پارەکە وەربگرنەوە بەڵام هەموو ئەمانە کاتێکە بن کە ئێمە وەکو نوێنەرایەتی شاندی باڵای وەزارەتی ئاوادانکردنەوە بە سەرپەرشتی وەزیری بەڕێزمان بکەین پرۆپۆزەڵەکان ببینن سێری ئەو پرۆپۆزەڵشتانە بکەن کامە باشە ینی کام پرۆژە باشە بۆ خزمەتی حکوومەتی بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیان ئەویان هەڵەبژێنێ بەڵام ئەمانە پێویستی بە کاتە ینی پێویستی بە چەند کاتێکە بێ هێڵی شەمەندەفەر بە ساڵ و دو ساڵ ناکرێت ئەبێ بەنامەیەکی جدی بۆ دامرێ بۆ ئەمە پرۆژێکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستە سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ داروان حاجی حامد نوێنەری حکوومەتی هەرێم لە وڵاتی ئیسپانیا و پورکات دووبارە سپاس بۆ بەڕێستان